بڕیارە کەشتێکی گەشتیاری کە نزیکەی 150 گەشتیاری تێدایە بگاتە ئیسپانیا لە پاژەوەی بەهۆی بڵاوبوونەوەی هەنتە ڤایرۆس 3 کەس گیانیان لەدەستدا و 4 کەسی تریش باری تەندروستیان باش نییە. بە گوێرەی راپۆرتێکی کەناڵی تەلەڤیزیۆنی ناوخۆیی TVE لە زاری وەزارەتی تەندروستی ئیسپانیا ڕایگەیاندووە بڕیارە ئەم کەشتیە لە دورگەی کەناری لە ئیسپانیا لەنگەر بگرێت. سەرۆکی دورگەکانی ئیسپانیا فەرناندۆ گلابیهۆ دەڵێت ئەو لە دژی ئەم هەنگاوەیە و داوای کۆبوونەوەی دەستبەجێ لەگەڵ سەرۆک وەزیران پێدرۆ سانچێز دەکات. بەڵام لە کۆتاییدا بڕیار بەدەست دەسەڵاتدارانی حکوومەتی ناوخۆیە. هاوڵاتی مارگریتا مەریا دەڵێت خەڵکی ترسیان لێ نیشتو و لەوە دەترسن دیسان بە هەمان بارودۆخی پەتای کۆڤیددا بچنەوە. بە باوەڕی من ئێمە دورگەیەکی بچووکین و کۆمەڵگەیەکین کە هەرگیز کێشەمان لەگەڵ یارمەتی و هاوکاری کەسانی تردا نەبووە. بەڵام ئەمەیان جیاوازە. ئێمە نامانەوێت جارێکی تر بەو بارودۆخەدا تێپەڕینەوە. خەڵکی نیگەران و دەترسن. بە باوەڕی من ئیسپانیا وڵاتێکی گەورەیە و بەندەری زۆری لێیە لەنگەر بگرن. شتێکی ناڕەوایە بۆ هەموو خاڵەتێک ڕوو لە دورگەی کەناری بکرێت. بەڵام هاوڵاتێکی تر بە ناوی کارلۆس گیبس ڕایەکی جیاوازی هەیە. ئەو دەڵێت زانیاری نادروست وای لە خەڵکی کردووە لە دژی لەنگەرگرتنی ئەم کەشتیە بن لە دورگەی کەناری و دەڵێت پێویستە گەشتیارەکانی ناو ئەم کەشتیە هاوکاری تەندروستی وەربگرن لە پاژەوەی گەرانتی ئەوە دەدرێت کە هیچ کێشەیەکی تەندروستی بۆ دانیشتوانی دورگەکە دروست ناکات. باوەڕی من جۆرێک لە تێنەگەیشتن هەیە سەبارەت بەم ڤایرۆسە. ئەمە شوای لە خەڵکی کردووە لە دژی لەنگەرگرتنی ئەم کەشتیە بن. لە پاشەوەی هەموو شتەکان ڕوون بووە و گەرانتی ئەوە درا کە هیچ کێشەیەکی تەندروستی بۆ خەڵکی دروست ناکات. بە باوەڕی من باشترین کار ئەوەیە هاوکاری ئەو کەسانە بکرێت کە پێویستیان بە چارەسەر هەیە. جێ ئاماژەیە هەنتە ڤایرۆس ڤایرۆسێکی کوشندە و ترسناکە و لە ڕێگەی هەوا و هەناسەوە بڵاو دەبێتەوە. لە نیشانە سەرەتایەکانی لەرزوتە، لاوازی جەستە، ئازاری ماسوولکە، سەرئێشە، گێژبوون و ئازاری هەناو.